ئەوش سەرتیپە لە باڵەکایەتی دەژیم و من ئەو شتانم هینانە کە لە سروشتی باڵەکایەتیە و خەڵک هەندێک خەڵکی بەکارناینەوە بۆ بە فیرۆی بدەین. من هێنایتم ڕەنگم کردو و ئەمە بەڕووە، ئەمەش کڵاوەکەی بەڕووە ڕەنگم کردینەوەش داشنۆ بەرە شتێکی جوانی لێ پێکاتەوە. لە منداڵیەوە من حەزم لێ بۆ کاری دەسوکەمەوە داکو بام هانیان دایمە هەتا ئەو ئیشە بکەم و کە گەورەتر بووم ئەم ئیشە ببێتە براندێکی گەورە و بژێوی ژیانی خۆمی پێدابین بکەم. سروشتانەی کە من دروستم کردەوە هیوادارم بێت بە کللتور